باشترین هەڵوێست و بەقوترین هەڵوێست بە قوتکردنی ماڵی کووردە. ئێمە گەر لە ماڵی کووردا توانیمان بە حەقیقی 150,000 پێشمەرگەمان هەبێ خەڵکی گەوێرە ئاوا هەروە بە ئاسانی ژاراوە قەسفکە یا هەروە توانێت لێەوە ئەو ناوچانەی بادینان قەسفکە تورک یا کابرا توانێت بێ لە قەرەتە پیا جێشەکەی ئێمە دەرکاتە دەرەوە. ئەی بۆ ئێمە نەچوین لە نەجەف دەریان کەینە دەرەوە، ئەی بۆ ئێمە نەچوونی ئەعدامکردنەکانی مۆسڵ تۆڵیان بسەنینەوە. کاکە ئێمە لە ناوە گەندەڵن ئەمانە دەی ئەو 190,000 با لە دەسەڵاتی ئێمە بووە و 9,000 مام کردای بە ئیستیشادی. ئاخۆ ئەگەر ئێران ئەو تۆپانەی بە ژاراوایە و بنایە ئیستیشادیەکمان لە مەیدان لە خیابانی حافظ بە وەزارەتی نەوت تاپتەقاندایەوە بزان ئەوانیشمان مەجبورە کرد بوەسن و دەرەوەش مەجبورە بوو لە بەروی نەوتەکەی لێبوو بە 150 دۆلار. کاکە ئەمان نایانەوێ شەڕکەن، ئەمانیانە کورت و مختصر شەقیشیان تێڵن بەڵێ قەیناوە قوربانتان بەس نێش کرد پارە کردێ. لەبەرەوە برای بەڕێزم ئەبێ ئەو میلەتی کوردەی خۆمان جارێکی کە تەماشای مەوزومەی کوردایەتێکەمان بکەینەوە، سەر لەنێ تەماشای ئەمنی قەومیمان بکەینەوە، بزانین خەلەلەکان لە چوان کە تاچی کورد وای لێ بەسەر هاتووە. تاچی کورد معقول نییە لە زمانی سەدام حوسێنێکی دوژمنە کە کیمیاوی بەسەر ڕشتوین ئەساتی گەورەی جینۆسایدی بەسەر هێناوین لە 7 نێرینە 5 بوون بەجاش. ئێبێمە عادەی نەزەر بکەینەوە لەمە کەسایەتی کوردی بۆچی وای لێ هاتووە. ئەنجا ئێمە ئەو زوڵمانەمان چۆن لە یەکرێگەری 190,000 پێشمەرگەمان هەبێت. پێویستی بەسەر لەنێ پەروەردەکردنەوەیکی تر هەیە، مافەکانمان دیاری بکەینەوە، سنوورمان دیاری بکەینەوە. ئەنجا ئەو کاتە لە بەغدایە تەئسیرمانەیە، خەڵک لە بەغدایە سەبەز معاشەکە وەرەگرێ و دێتەوە. بەخوا ئەندام هەیە کوردێک نایناسێت کە لە بەغدایە ساڵای ساڵە پارەکە وەرەگرێ و ئینا ئەنزەلناه فی جەیبینا.